کۆڕبەند بە واتای سەکۆیەک بۆ بیر و ڕاو کۆکردنەوەی پسپۆران و شارەزایانە بۆ گۆڕینەوەی بیر و ڕای پەروەردەکاران. بۆ ئەم ساڵ وەزارەتی پەروەردە بە سەرپەرشتی ئالان حەمەساعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بەشداری چەندین پەروەردەکار و ئەکادیمیست لەسەر ئاستی جیهان سێمین کۆڕبەندی کوردستان لە شاری هەولێر ئەنجامدا. خۆشحاڵین کە ئەمڕۆ سێمین وێنە یان سێمین نوسخەی ئەم کۆڕبەندە لە هەولێر بەردەوامی پێدرێ. ئەوەشمانایەوەیە ئێرە ژیان تایە بەردەوامە، ئێرە گەشەپێدان تایە بەردەوامە، ئێرە گفتوگۆکردنی ئەو پرسانی کە پەیوەندیان هەیە بە ژیانی منداڵەکانمان و نەوەکانمانەوە تایە بەردەوامە. بەڵێ پێشەکەی زۆر سوپاسان دەکەین. هەروە من سوپاسی وەزارەتی پەروەردەش دەکەین کاڵساوە بە ئەنجامدانی ئەم کۆڕبەندە کە تایبەت بە پەروەردەیە بە بەشداری قوتابخانە و ئەنوستوتی مەعهدی ئەهلیەکان تایبەتەکان و ئەمە زۆر زۆر گرنگە ئەم کۆڕبەندانە کە پەروەردە بخۆی فاکتەرێکی گرنگە کە ئەمە تایبەتە بە ژیان، ئەمە تایبەتە بە داهاتوو مستەقبەلی مرۆڤ. لە ئێستادا لایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی پەروەردە و ئیتیمامی زۆر بە قوتابخانەکان ئەدات و ئیتیمامی زۆر بە مەعهدەکان ئەدات و ئەمەش یەک لە شتە ئەو کۆڕبەندانە یەک لە شتە باشەکانە کە بۆ ئیتیمامدانی بە پەروەردە و سلکی پەروەردە ئەوڕژ بینمان بەشدارێکی زۆر زۆر باشە بوو. ئێمەش کە وەکو پێکاتەکان کە سەردانی ئەو پێشەنگایەمان کرد و وا بەشدار بوونی زۆر زۆر باشە و لە بەتابەتی لەناو شاری هەولێر حتا لە دەروەی شاری هەولێر لە دەروەی هەرێمیش کە بەشدار بوونی باشەیە. ئەمڕۆ بەشداریمان کرد لە سێم کۆڕبەندی وەزارەتی پەروەردە کە وەزارەتی پەروەردە پێڵدەستێ کە ساڵانە ئەم کۆڕبەندە ئەنجام دەدرێ سوودێکی زۆر دەگەێنی بە بواری پەروەردە و ئەو پانێلیستانەی کە بەشدارن لە کۆڕبەندەکە گفتوگۆی باش کراوە لە هەموو بوارەکانی پەروەردە و خاستن لەسەر ئەوانەی کە ئەمڕۆ زیرەکی دەستکرد کە باوە جیهانیان وەزارەتی پەروەردە هەوڵ دەدا و هەوڵی داوە چەندین کاری باشی لەم بابەتە ئەنجام داوە بۆ سوودوەرگرتنی قوتابیان. ئەمڕۆ لە سێمین کۆڕبەندی وەزارەتی پەروەردە بەشدار بووینە. طبعاً ئەم جۆرە کۆڕبەندانە سوودی تایبەتی خۆیان هەیە بە تایبەتی کۆڕبەندی ئەم ساڵ کە پەیوەندی بە ئایەوە هەیە. ئەمە بە خۆتان دەزانن بیرۆکە و شتێکی نوێیە لە بۆ کۆمەڵگا لێ ئەم جۆرە کارانە و ئەم جۆرە کۆڕبەند و دانیشتانە کە پەیوەندی بە بابەتێکەوە هەبێتن وەکو ئای بەڕاستی قسەکردن و لێدوانی باشتری دەوێتن. لێ دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەین کە بەم کارە هەستاوە و ڕۆژی یەکەمی کۆڕبەند بەڕێوەچوو بەسەرکەوتوانە. ئەمڕۆ ڕۆژی دووەمی کۆڕبەندە هیوای سەرکەوتن لە بۆ کۆڕبەندەکە و هەموو بەشداربووان دەخوازم و هیوادارم پەیامی وەزارەتی پەروەردە بەڕوونی بگاتە هەموو ماڵێک و هەموو تاکێک تایبەت بە ئای و بەڕێوەچوونی ئەم ئەپلیکیشن و ئەم بەرنامانەی کە لە جیهان بە تایبەتی کاری پێدەکرێتن لە ئێستادا. لەم کۆڕبەندەدا بابەتی گرنگ و هەستیار کراوەتە تەوەرەکانی گفتوگۆکردن کە بریتی بوون لە تەکنەلۆجیا و زیرەکی دەستکرد کە چۆن لە بواری پەروەردەدا سوودی لێوەردەگیرێت و ڕۆڵی کاریگەری لەسەر مامۆستایان و قوتابیان لەسەر پرۆسەی فێربوون چی دەبێت. کۆڕبەند ئەتوانین بەرامبەر وشەی کۆنگرە یان مؤتەمەری عەرەبی بەکاری بێنین، واتە شوێنێکە بڵین تەجەموعێکە کۆکردنەوەی کۆمەڵێک کەسانی پسپۆر و ئەکادیمیە بۆ قسەکردن لەسەر پرسێکی دیاری کراو. توێژینەوەی تێدا عەرز دەکرێت، بیرروڕای تێدا عەرز دەکرێت، لێکۆڵینەوەی تێدا نمایش دەکرێت و لە ئەنجامی نیقاش و گفتوگۆکان و پرسیارەکانە لە ئەخیرا کۆمەڵێ ڕاستپاردە بەرز دەکرێتەوە بۆ وەزارەتی پەروەردە. سوودەکەی ئەوەیە تو بە گوێرەی ئەو ڕاستپاردە و ئەو توێژینەوەیانی کە دەکرێت و ڕای ئەو پسپۆرانی کە لێرە قسەیان لەسەر دەکەن لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا کە 5 پانێڵ
20 پانێلیست تایە بەشدارن دابش کراوە بەسەر 5 پانێل حتمان ئەو گفتوگۆ و قسە و بیر و ڕاوسەرنجانە وەزارەتی پەروەردە بە هەندیان وەردەگرێ و دوجار کاری لەسەر دەکات بۆ نمونە تەوەری کۆڕبەندی ئەم ساڵ تایبەتە بە بابەتی زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا ئەبێ بزانین ئێمە لە کوای دنیاداین بۆ زیرەکی دەستکرد وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چۆن سوود ببینێت لە زیرەکی دەستکرد و زیرەکی دەستکرد چیمان بۆ دەکات ئایا زیانی هەیە مەخاتری هەیە مەترسی هەیە لە دیدی قوتابیەوە پانێڵێکماندانەوە تایبەت بە قوتابیان لە دیدی ئەوانەوە دەمانەوێت بزانین لە دیدی ئەکادیمیستانەوە دەمانەوێت بزانین لە دیدی پسپۆرانی بواری ئایتی و ئایا ئەمانەوێت بزانین چۆن دەتوانین سوود ببینە حتما ئەم جۆرە گفتوگۆ و لێدوان و مناقەشە و دەرەنجامی توێژینەوەکان حتما کە سوودی هەیە زۆر خۆشحاڵن کە ئەوڕۆ بەشدارن لە کۆڕبەندی پەروەردەیی و خۆتان دەزان کۆڕپەروەردەیی زۆر گرنگە کەەوە ساڵانە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی دەست بکەین بە نیشانکردنی خاڵە لاوازەکان یاخود بریندەستنیانکردنی برینەکانی پەروەردەی بۆ ئەوەی چارەسەریان بکەین وەروها بۆ ئەوتان لە ژیانی دیجیتاڵی جیهانی دانە بڕین پێویستە ساڵانە ئەو کۆڕبەندە بەردەوام بێت و ئەمەشکا دەستخۆشی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەکەین کەوا لە سەردەمی ئەو کابینەیە دەستکراوە بەدا کۆڕبەندی بواری پەروەردەیی و هەموو پەروەردەکاران کۆ دەبنەوە و لێرە سوولێک دەبێنن بیر و ڕائەوڵ دەکەن بۆ ئەوەی خزمەت بە بواری پەروەردە بکەن. First of all, I'm pleased to be here to join this third Kurdistan Education Forum. It's timely to discuss artificial intelligence today. I'm just finished a panel discussion to talk about how AI can support vocational education, which is a topic UNESCO has been working on in Iraq for the past few years. Now, in particular, when it comes to in this forum, I was able to discuss AI with different education stakeholders, including the government officials, private sector, and also NGO representatives. Because when it comes to education, it's important to have a multi-stakeholder approach to address some issues in education. So for Kurdistan, I think this is a very important annual event to bring people from different stakeholders together to discuss issues. And today, I'm glad to also hear some new understanding and ideas about how AI can be used in education in Kyrgyzstan. هەر لەم کۆڕبەندەدا پێشانگایەک بۆ ژمارەیەک لە قوتابخانە ناحکومیەکان کرایەوە و تیایدا قوتابیان بیرۆکە و بارەیان لە بواری تەکنەلۆجیا بە ئامادەبووان نیشاندا. ئەو پرۆژەیە ئەوە سەنسەری ئاوێ لە بۆ زستانێ ئەوەمان دروست کردیا ئەوە سەنسەری ئاویە کە تەڕە بێت جلەکان باتە ژۆرێ کە وشکە جلەکان دێنیتە دەرێ چەند وەخت پێچوو زۆر پێ نەچوو یەک هەفتە. ئێمە شتێکمان دانەوە بەناوی پارکینگی کار پارکینگ کاتێک کە هەندێک نەفەر کە سەرقاڵی موبایلن و تاسندە بۆ ساقاتی مشکلیان هەیە بۆ ڕاگررتنی ئۆتۆمبیلەکانیان ئەو شتە ئێمە دامانەوە یارمەتیان دەداتن چونکە ئەگەر نشیک بن لای گلۆپەل ئەو شتە شتێکی سۆرە لێران چاک بەڵام کاتێککە دوور دەبنەوە کاتێککە دوور دەبنەوە باش کاتێککە نشیک دەبنەوە ئاگداریان دەکاتەوە بە گلۆپێک. زۆر باشە بەماوەی چەند ئەم پرۆژێتان تەواو کرد؟ زۆرمان پێویست بوو بەماوەی 2 ڕۆژمان پێویست بوو ئەو پرۆژێکتەمان چاکرد چکە ئەمە زانیمان دەبینین هەندێک عالەم زۆر بە زەحمەتی سارە خۆیان ڕادەگرنجا ئەومان چاکردێت تاکو پێیان برێ کەنجی ڕاوستی چکە هەندێک عالەم نازان کەنجی ڕاوستن لە سارە خۆیان ئەگەر ڕادەگرن. کامەران تاهیر کەناڵی پەروەردەیی هەولێر.